ئێستا ینی ئەوەی بەپێی قسەکەی جەنابەت توانای سەربازی ئێرانیش کەم دەرنەچوو نەخێر دەبێت لەلایەن دنیای دەرەوە ئەوروپا وڵاتانەی کە هەمیشە بە چاوێکی ترەوە سەیری ئێرانیان کردووەم جارە حسابی بۆ بکرێ وایە طبعا دنیایەوە بێ حسابێکی بۆ ئەی ئیسرائیل تێڕوانینی چۆن ئیسرائیلش حسابیە بێ بۆ بکە ئیسرائیل زەرێکی زۆری پێگەی لەم 12 ڕۆژێ یعنی تۆ منزوماتی دیفاع جەوی ئیسرائیل کۆتایی پیاتاو زعیف بووە ئەمریکا هەڵسێ لە ئۆکرانیاوە لە نوێمین ڕۆژی شەڕا لە ئۆکرانیا منزومەی پاتریۆت ڕابچێشێ بۆ ئیسرائیل ئەوە دەلالەتی ئەوەیە کە ئیسرائیل منزوماتی دفاعی جەوی تەواو بێتاقەت بوو هیلاک بوو عەتەڵاتی تێکەوێ لێ ئەدرێتن ئۆکرانیای بەجێش بۆ رووسیا تۆ منزومەی دفاع جەوی لە ئۆکرانیا بۆ دێنی بۆ ئیسرائیل ئەگەر ینی سەلماندنێکی باش بوو بۆ ئێران بە تایبەت لە دوای هەشتاوەشتەوە ینی ئێران نەچۆتە هیچ شەڕێکی ڕاستەوخۆوە بەڕاستی ئەمە یەکەم جار بووم 12 ڕۆژە خۆی سەلمان لەوەیە باڵێ بە مشکەکان بەڵام ئەبێ هێزی ئاسمانی خۆی بەخوتکە و منزوماتی دفاعی جەوی لە هەمان کاتا زەویشی زەعیفە ڕاست ئێمە وەکو ئەڵێن ئێران کە لە ڕقە و زۆر بە سەبر و زۆر بە تەحەمولە بەڵام کاکە تۆ تانکەکانت کۆنە تانکی ئەمریکی بێنم ئەبرامز M1A2 2 کیلۆمەتر و نیو تۆپەکەی ڕوا تانکی هەرە باشەکەی ئێرانە سەبێنم 1,700